بە ئەلکترۆنیکردنی سیستەمی سکاڵای هاوڵاتیان هەنگاوێکی نوێی کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستانە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان. چیتر هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێویست ناکە کاتێکی زۆر و ڕێگەیەکی درێژ بپڕن بۆ بەدواداچوون و سکاڵەکانیان لە کار و خواستەکانیان. لەمەو بەدوا دەتوانن لە ماڵەکەی خۆیانەوە بە شێوەیەکی ئەلکترۆنی سکاڵەکانیان تۆمار بکەن و لایەنە پەیوەندیدارەکانیش کار لەسەر سکاڵای هاوڵاتیان بکەن. ئێستا بەجێگەی ینی خۆشحاڵێکەوە ڕابگەیەنین کە ئەو فەرمانەی جەنابی سەرۆکی حکوومەت بڕیاری لەسەردا ئێستا بۆ شێوەیەکی عەمەلی لەمە دووە هاوڵاتیان دەتوانن سکاڵەکانیان پێشکەشی ئەنجومەنی وەزیران بکەن و دواتر بە شێوەیەکی فەرمی لە ماوەیەکی قیاسیش لە ماوەیەکی دیاریکرا و وەڵامەکانیان وەرگرنەوە لە ڕێگەی ئەو پۆرتاڵەوە. هاوڵاتیان لە ڕێگەی سیستەمی تۆمارکردنی سکاڵا دەتوانن بە پڕکردنەوەی پڕەیەکی ئەلکترۆنی و تۆمارکردنی زانیاریە کەسیەکانیانەوە سکاڵاکانیان تۆمار بکەن. لێرەدا هاوڵاتیان چەقی خزمەتگوزاریە گشتیەکانن کاتێک سەردانی ئەم پۆرتاڵە دەکەن پێویستە هەندێک زانیاری کەسی پڕ بکەنەوە دواتر بە وردی سکاڵاکانیان بنووسن و بەڵگەنامەی سەلماندنی سکاڵاکانیان هاوپێچ بکەن دواتر لایەنی تایبەتمەند بە وەڵامدانەوەی سکاڵاکانیان دیار بکەن پاشان ژمارەی مۆبایلیان یاخود ئیمێلیان دیار بکەن بۆ ئەوەی لە کاتی چارەسەرکردنی یاخود ڕەتکردنەوەی سکاڵاکانیان وەڵامیان پێ بدرێتەوە. بە ئەلکترۆنیکردنی خزمەتگوزاریە گشتیەکان و کاری دامەزراوە حکومیەکان و کۆتایی هێنان بە سەردەمی کاغەس یەکێکە لە کارە لە پێشینەکانی کابینەی نوێمی حکومەتی هەرێمی کوردستان. یەکێک لەو پێوەرانەی کە بەپێی بانکی نێودەوڵەتی وۆڵد بانک بەرەو پێشچوونی وڵاتان لە ئاستی بە دیجیتال بوونیان پێی ئەوە دەکرێت یعنی مەزەندە دەکرێت بەکارهێنانەوەی تەکنۆلۆژی دیجیتالەکانە بۆ پتەوکردی دموکراسی بەلەو چوارچێوەش ئەو سیستەمانەیە کە حکوومەت دابینێکات بۆی هاوڵاتی بتوانێت دەنگی خۆی بگەینێت بە بەرزترین ئاستە حکوومەت کەواتە دانانی سیستەم بۆ گاندنی فیدباک و سکاڵای هاوڵاتی یەکێک لە سیستەمە هەرە گرنگەکانی وڵاتانن. لە هەموو دامودەستەکانی حکوومەت بەشێک هەبووە بە ناوی هۆبەی سکاڵا یا سندۆقی سکاڵا ئەوەی کە ئێمە کردمان لەسەر داواکاری سەرۆکاتی دیوانی ئەنجومەنی وەزیران ئەو بوو کە ئێمە ئەو پرۆسەیەمان کردە پرۆسەیەکی مەرکەزی ناوەندی کەواتە بۆ هەموو دامودەستگەکانی حکوومەت سیستەمێکی ناوەندی دانراوە کە هاوڵاتی بتوانێتن لە ڕێگەی یەک سیستەمەوە شکایەتی خۆی سکاڵای خۆی لەسەر هەر کەسێک یان هەر خزمەتگوزاریەک بە شێوازێکی ناوەندی بگەنێتە هەموو ئاستەکانی حکوومەت. کەمکردنەوەی ڕۆتین و هەنگاونان بەرەو کەمکردنەوەی بەکارهێنانی کاغەز و ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان لە دامەزراوە حکومیەکاندا یەکێکە لە ئامانجە سەرەکیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. فەرمانگەی میدیا و زانیاری